لەسەرم بابەتە یادگار محەممەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراقم لەگەڵە بێت شارەزا و خۆی لە ناو بابەتەکەدایە ئەتوانێت گفتوگۆکەمان بۆ زیاتر شەن و کەو بکات. بەڕێز یادگار ئەم کاتت باش سڵاوت لەبێت. باشە ئێستا من باسی ئەوم کرد کە تا ئێستا ئەو یاسای بودجە نەنێردراوەتەوە پەرلەمان درەنگ نییە ئیتر یانیەوە مامانگی پێنجە درەنگ نییە بۆ پرۆژە یاسای بودجەی 2024. سەرەتا ئەم کاتەی ئێوە باشتر من ناوم یادگار مەحموودە نەک یادگار محەممەد. سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێزیشتان بەڵێ بێگومانەوەی سە پێمان ناوەتە مانگی پێنجەوە و هەتا ئێستا بابەتی هەموار نەهاتۆتە ناو پەرلەمانەوە هەرچەند هەتا دوێنێش کە بڵێن لە بەغا بووم دەنگۆی ئەوە هەبوو کە گوایە عوتڵەی بڵێن وەرزی یاساییمان درێژ بکرێتەوانێ لە پێناو بابەتی هەموارکردنەوەی بودجە. بەسەوە تەنها دەنگۆیەک بوو هەتا ئێستا هیچ شتێکی فەرمی ڕاستی لەو بارەیەوە نەهاتووە. هەر بۆیە عنی ضروری شەڕاستی لە نزیکترین کاتدا ئەو بابەتی هەموارە بێتە پەرلەمانەوانە چکم هەروەکو بەڕێستان ئاماژەتان پێدا بەڵێ ئەوە تا خەریکین بڵێن نیوەی ساڵی 2004ش هینەکەین تێدەپەڕێنی. باشە خات و یادگار درەنگ نییە بۆ بابەتە؟ بەڵێ بەدڵنیاییەوە درەنگە ینی لە وڵاتێکی موئەسساتیە بەدڵنیاییەوانێ بۆ ئەوەی کە دووچاری قەیرانی دارایی نەبیتەوانێ و دوای ئەوە هەروەها یان بە شێوەیەکی زۆر سادەش بزانی داهاتە چییە بزانی خەرجیت چەندە مەفروزە یعنی هینی حساباتی بڵێن خاتمی و هەبێت حسابی کۆتاییت هەبێ بزانی ئەو بودجەیە چۆن سەرف کراوە و هەروەها چیش لە جێگەی هاتۆتە ڕاستیەکەی ناوانێ و هەروەها سیاست و بەرنامەی ئابووری داهاتوت بۆ کاتی کە دێت هینکەیت دەستنیشانکەیت و بزانی وەسعی داراییت لە چیایە و لە کوێدایە. باشە ئەو کاتی کە تۆڵی کە هاتە پەرلەمانە و کاتەم کارانەی دیکان جان بدرێت ئەگەر هاتە پەرلەمان یاساکە هاتە پەرلەمانی و کاتە چەنیەوێت ئەو کاتە کارەکان بە زووی تێپەڕنیا ئەو کاتەش چەند مانگێکی ترەخانێ. ڕاستەکەی پەیوەندی هەیە بەسەر چەند هینێکەوە چەند مادەیەکەوە یا با بڵێن پەیوەندی هەیە بەسەر وەزعی سیاسی وڵاتەوە ئەو بابەتانەی کە احتیمال هەیە ببێتە هۆکاری ئەوەی کە کاتێکی زیاتر بخایەنێت لە پەرلەمانە بێگومان دەزانین مەسەلەی بودجە مەسەلەی بڵێن میزانیە ڕاستە حساباتە بەڵام لە هەمان کاتیشە جەنبەیەکی سیاسی زۆر بڵێن قورسە بۆیە احتیمال هەیە لەو ڕۆ لە ڕۆ سیاسیەکەیوانێ ببێتە هۆکارێکە کاتی زیاتری بوێ لە پەرلەمانی عێراقا هەتا هینی لەسەر ئەکرێت دەنگی لەسەر ئەیرە ئەو جەنبە سیاسیشی دەتوانم بەڵێم ڕاستیەکەی یەک ئەو لایەنانەیە کە یا ئەو پۆستانەیە ئەو وەزارەتانەیە کە احتیمال هەیە پێیان وابێت ئەگەر گۆڕانکاریەک کرابێت لەلایەن مەجلیسی وزەراوە احتیمال هەیە ئەوان ناڕەزاییان هەبێ سەبارەت بڵێن بەو هینانە بەو بڕەپارانەی کە هین ئەکرێن نەقڵ ئەکرێن بۆ لەبەروێکە ڕاستی پەرلەمان ئەو دەسەڵاتەی نییە کە هین بکات پارەکان زیاکاتیان بڵێن کەمکە بەس احتیمال هەیە لێرە و لەوێ بتوانێت ڕێژەیەک لەو پارەیە کە بۆ بودجەی ئەم ساڵدانرێ بۆ وەزارەتێکی چۆنەڵی معەن بتوانێت تەنەقولی بڵێن پێوە بکە. دووش هۆکارێکی تر کە دەبێتە درەنگکەوتنی یا دواخستنی یا پێداویستێکی زیاتری کاتی بۆ تەصدیقکردنی هەموارەکە لە پەرلەمانی عێراقا پەیوەندی هەبێ بەسەر ئەو مادانەوەی کە باس لە پشکی هەرێم دەکا لە میزانیەی گشتی عێراقدا. باشە خات و یادگار لایەنە کوردیەکان
هیچ ڕوئەیەکی هاوبەشیان هەیە بۆ هەمواری یاساکانی ناو بە تایبەت پرسی موچە لە ناو یاخود با بڵێن یاسای بودجە؟ ڕاستی لە میزانیەیە دانراوە کە باس لە بڵێن پشکی هەرێم دەکات. ئێمە دەزانین سەرەتا ساڵی پار بوو 2023 بەڵێ لێرە و لەوێ هەنێ ڕۆئیا و ڕوانگەی بڵێن لایەنە هێزە کوردستانیەکانمان بینی. ئەو ڕوئیا و هینانەش دەتوانین بڵێن هەتا ئاستێکی زۆر زۆر بەرز کاریگەریەکی زۆر زۆر نەرێنی هەبوو ڕاستیەکەی لەسەر پشکی بڵێن هەرێم. ئەو بوو بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند هینێکی بۆ زیا کرد، ینی لە سیاغەی چەند مادەیەکە چەند دێڕێکی بۆ زیا کرد کە گوایە لە حاڵەتێکە ئەگەر یا ئەوە تا تەمویلی پارێزگاکان بکرێن بەجیان نەک لە ئاستی بڵێن هەرێمدا، یا ئەوە تا ئەگەر لە حاڵەتێکە ناکۆکی هاتە ئاراوە کە هین بێت وەزارەتی مالیە یا سەرۆک وەزیران دەبێت بنە ناوبژیکەر و ئەو کێشەیە کە دروست ببێت لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمە ڕاستیەکەی کە تەداخل بکرێت لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوانی. باشە ئێستا هیچ یاخود هیچ نزیک بوونەوەیەک بۆ ئەو لێک تێگەیشتانە هەیە؟ ئەوەی کە هەیە ڕاستیەکەی هەموو بخوایان کردوتە ساحبی بڵێن خەمخۆری موچەخۆرانی فەرمانبەرانی هەرێم. بۆیە هیوادارین کە ئەو خەمخۆریان ڕاستیەکەی لە بڵێن ڕاستەقی نەبێت، ئەوەی کە ماف و شایستەدارایەکانی هەرێمە، ئەوەی کە مافی فەرمانبەرانی هەرێمە هەروەکو لە دادگای فیدراڵیشە لە بڕیاری دادگای فیدراڵیە دانی بەوەدا ناوە کە دەبێت فەرمانبەرانی هەرێمەک و فەرمانبەرانی باقی عێراق هین نەکرێن، بڵێن ئەو شایستەداراییان موچەکانیان نەکرێنە هینێکی سیاسی، نەکرێنە بابەتێکی سیاسی و وەکو هەموو فەرمانبەرانی عێراق لە کاتی خۆیان حکوومەتی ئیتیحادی و هەروەها حکوومەتی هەرێم ملزەم ئەکات بە پێدانی موچەکانیان لە کاتی خۆیاندا. بەڵێ. خاتوو یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لەگەڵ ماوەی سوپاس بۆ بەڕێستان.